یەکێتی نووسرانی کورد لە ئێوارێکی پڕمۆزیک و گۆرانیدا یەکێک لە بەرهەمەکان یاخود کۆبەرهەمی شعری بە ناوی لە هەر زامێک خوێنێک کە بەرهەمی شاعیر بەرزان هەستیار بوو ساز کرد و بڵاو کردەوە. البته ئێوارە کۆڕێم ئێوارەیە تەنها بۆ مەراسیمی واژۆکردن و بڵاوکردنەوەی کۆبەرهەمەکەمە بەناونشانی لە هەر زامێک خوێنێ. ئەم کۆبەرهەمە پێگاتۆ لە هەر حەوت دیوانە شعرەکەی کە پێشتر چاپم کردو ئێستا دەستگای گوڵان لەسەر بە سپۆنسەری خۆیان وەک کۆبەرهەمێ بۆیان چاپ کردووەتەوە و ئەرکیان کێشا و جگەلەوە ئەمڕۆ لە مەراسیمەکەدا پێش بڵاوبوونەوەی کتێبەکە هەڵبەتە چەند شعرێک بە یارمەتی ئەو هاوڕێ مۆسیق زانانە پێشکەشەکەین و پاشان دەزەکرێ بە بڵاوکردنەوەی کتێبەکە. ئەم مەراسیمی ئەمڕۆ یەکێتی نووسەرانی کورد بە هاوبەشی لەگەڵ دیالۆجی ڕێکخراوی کوردستان دیالۆگ بە یەکەوە سازیان کردووە، جێگەی ڕێزە پێوەی ماندوو بوون، سوپاسی ئەوان و سوپاسی ئامادەبوون و هاتنی ئێوەشەکەم. لەسەر هەناسە تەڵخەکانی ژیان نووسراوە تکایە خۆم لێرە دامەڕێژە بابوون نەبرژێتە کۆڵان میسکردن لێرە پیشەی ئەو مەستانەیە کەس گوێ بۆ نەغمەی شمشاڵی ڕۆحی ڕەنگ زەردیان شەیماکە. ئەم دوکانە گواستێەوە بۆ کۆڵانە تەنگەبەرەکەی نەداری، تکایە قەرز نییە بۆ کڕینی نین و هەناسەی بەختەوەریش. ڕاوەستان لێرە بۆ عەرەبانەی خەیاڵە ئاڵەواڵەکان قەدەغەیە، تکایە وێر نییە با هەر کەس بە برینی خۆی پارەی زەردەخەنەکانی بدە. ئەمە ئاوی خێرە، خێری پاکبوونەوەی خەونەکانمان لە حەقیقەت. ئەم خانوو بۆ فرۆشتن بەبێ کۆڵەکەی ئازار و بێ خەزێنەی یادەوەریەکان تکایە لێدەنگی بپارێ